سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ بەرنامەکەتان بە حەقەت بەرنامەکەتان کە بەرنامەی کتێبناسیە یا خوێندنەوەیە یا نووسەرانە بەرنمەیەکی گرنگ و بەپێزە کە ئەو بوارەیە ئەو خەڵکانە دەرکەون یا دەربخرێن. بە تەئەکید ئەمن ئەگەر باس لە مەسەلەی تاریخ و تەمەنی خوێندنەوەی خۆم کەم یاخود کاریگەربوونم بە مەسەلەی خوێندنەوە یا ئەو سەرچاوانە چین. سەرەتا پێویستە بزانرێ کە موالیدم چەندە بۆ ئەوەی کە بینەران باشتر لەلایەن ڕۆشنیابی کە باسی ساڵەکان دەکەم. دیارە من بە پێی نفوس لە ساڵی 1970 لەدایک بوومە و سەرەتا لە ساڵی 1970 بۆ یەکەم جار چوومەتە قوتابخانە و تا پۆلیەکی سەرەتایی بووم. کەواتە ئەگەر تەماشای مەسەلەی تاریخی خوێندنەوە تەمەنی خوێندنەوەم کەم یعنی دابەشی چەند قۆناغێک دەبی و لە هەمان کاتدا هەر قۆناغە و بە سەرچاوێک یا بە نووسەرێک یا بە چەند سەرچاو و نووسەرێکەوە ینی پابەند بووم یاخود متاثیر و کارتێکراو بوویمە. بۆ نمونە بەپێی ئەو تەمەنەی کات خۆی کە لە ئیبتیدایی بوویمە لە ساڵی 1970 کە تەمەنەکە ئەو کات تەمەنم گچکە بوو لە ساڵی 80 پۆلی سێی ئیبتیدایی بووم بۆ چواری دەچوم بەپێی کۆمەڵێک بەڵگە کە سوپاس بۆ خوا فێری خوێندنەوە و نووسینێکی باش بووم. بەڵگەکەش ئەوەیە کە خەڵکی خوێندەوار ئەو کاتی خزمان ینی سەمەدی برام بە ڕەحمەت بیداد پێی دەگوتن دڵی خۆش بوو دەیگوت تاقی بکەنەوە براکەم بابزانین شت فێر بووە تاقییان دەکرم و نامیان پێ دەنووسیم شت. دواتر مەسەلەن بڵێ شتیان پێدەدام بۆ خوێندنەوە دەم خوێندەوە. دواتر ساڵی 1983 یعنی کە بوومە شەشی بڵێن سەرەتایی خوێندنەوەم قایمتر و باشتر و بەهێزتر بوو و خوێندنەوەی خارجیش زیاتر ئێحتیمام پێدەدا. ئەو کاتە بەڕاستی زیاتر نوویسین و ئەدەبیاتی شۆڕش و ئەوانە من زیاتر دەخوێندەوە زیاتر بەوە معجەب و کاریگەر بووین کە بڵێن ئاگامان لە قەزیەی هۆشیاری نەتەوەیی و نیشتیمان پەروەری و ئەوانە بێ. دواتر ساڵی بڵێن 4 بۆ 86 کاتەکە لە ناوەندی بوون لە سانەوی کە سێ قۆناغا هەم تێکەڵ بووین لەگەڵ مەکتەب هەم خوێندنەوەی خارجی وەکو کۆمەڵێک جەرائید و مجەلات و ئەوانە. بە تەحدید دەمەوێ باس لە ساڵی 86 بکەم کە من لە ساڵی 86 دووسێ شت باسەکەم. یەک لە 86 ینی ماوەیەکی خەریک بووم بە خوێندنەوەی دەرەچی و کاریگەر بووم کتێبەکانی جەنابی مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کە موفتی عێراق بووە هەموو کەس دەزانی پیاوێکی عالیمە بە تایبەتیش کتێبی شەریعەتی ئیسلام کە ئەو کات چوار بەرگ بوو وە سەرچاوەی ئاینی کە کۆمەڵێک ئەحادیسی زۆری تێدا بوو کە ئەو کات ئێستاش ینی حەدیسەکانی ناو ئەو کتابم لەبەرکرد بەڕاستی ینی ئێستاش کاریگەری لەسرم ماوە و زۆرێک لە حەدیثەکان مەحفوظن و دەرخن لەلام. هەر لە 86 ینی قۆناغەکی تر هاوتای قۆناغی ئەکادمی کە لە قوتابخانەش بووم من بۆ یەکەم جار لە 86 لە حوجرەی ئاڵانە چوومە بەرخوێندن لە لای جەنابی مامۆستا کەمالی بێڵاوی کە ئێستاش حوجرەی هەیە. بەڕاستی لە خوێنی فەقیهاتی لە لای زۆر مامۆستانی بەڕێزم خوێن بەس زیاتر لە لای ئەو ینی ئیستیفادەم کرد هەم ینی علومەکانی بڵێن مەلایەتی وەکو نەحو و سەرف و ئەوانە دەمان خوێن یا قاموسی ئەحمەدیم لەبەرکرد لە هەمان کاتیشدا کتێب هەبوون لە حوجرە دەمان خوێندنەوە. ساڵی 89 کاتەکە ئاوارەی ئێران بووین ئەو کاتە تەمانە من پێشمەرگە بووم بە حکمی وەی لە 87 چوومە دەرێ بووم پێشمەرگە معارەزە چووە ئێران. لە ئێرانیش ئەگەر چیە من یەکێک لەو کەسانە بووم کە زیاتر بەشداری جەولە و سەولە و پێشمەرگاتی ئەوشتانەم دەکرد بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە مەجالمان هەبووە ئێحتیماممان بە لەبەرکردنی قورئان و خوێندنەوە و تەفسیر دەدا. بە تایبەتیش کتێبەکانی جەنابی مامۆستا عەلی باپیری بەڕاستی ینی ئێحتیمامان پێدەدا دەم خوێندەوە کتێبەکانی جەنابی مامۆستا سەید حەوا کە عالیمەکی سووریا وەکو الئیسلام الرسول تربية الروحية الله يتجلى في عصر العلم ئەو کتێبانە
یعنی عەرەبی بوون ئێحتیمامان پێدەدا وە کتێبی بەڕێز زانای گەورە مستەفا مەراغی کە تەفسیری مەراغی بوو یعنی لەسەر دەشتێ دەمان خوێندەوە ئێحتیمامان پێدەدا ئەوە تا دەگاتە لە نوهەتیش بەسەرەوە دوای ئینتفاازێک هاتین و بە تەکید تا دەگاتە ئێستا یعنی بە جۆرەها شێوە ئێحتیمامان بە جۆرەها زانا و نووسەر و سەرچاوە داوە بە پێی ئەو کارە ئیداری و سیاسی هەشمان بووە سپاس بۆ خوای گەورە لە خوێندنەوە دانەبڕینە هەمیشە گەر ڕۆژێ کەمێکیشبی هەر گرنگیمان بە خوێندنەوە داوە ئەمن ئێحتیمامم کە زیاتر بە چوبوار و پسپۆڕیەک دابی هەڵبەتە بە حکمی وەی لە ناو کاری سیاسی بوویم بۆ ئێمە ومانان پێمان خۆش بووە کەسێکی مثەقەف و خوێندەوار بین تعریفی مثەقەفیش یعریف شەیئن عەلا کولی شەی وەک بڵێ لەسەر هەر شتێک بزانی ئێمە یعنی تەنیا خەریکی ئەکادیمیا نەبووین بەو مانایی کە یعنی بە بڵێن شاقولی عمودی بەرەو سەر بڕۆین بە ئاسۆی و ئوفوقی یعنی پێگەیشتین یا خوێندنەوەمان کردووە بۆیە بە حەقەت ینی لەبەر کاری سیاسی و ڕێکخراوەیی ئێحتیماممان بە چەند لایەنێک داوەوە پێویستیمان بە چەند لایەنێکەوە بوو بۆ نمونە لە بواری علومی تەنظیمی ئیشمان پێبووە و ئێحتیمامم پێداوە لە بواری علومی ئیداری علومی سیاسی و هەروەها لە بوارە دینیەکەش کە سەقافەی دینی بەڕاستی کە خۆم ئەو باگراوەندەم هەبووە زۆر حەزم لە علومی شەرعی کردووە جا بە هەمویان بە تایبەتیش تەفسیر بە تایبەتی تر فیقه نەحو سەرف ئەوانە یعنی مەوادی ڕۆژانەمان بوون کە دەبووە بمان خوێنبانەوە ئێحتیمامان پێدا بە لە بۆ دەرزگوتنەوە چکەمەوەی ڕێی ئەوەی کە ینی خوێنبیتمان و بەڵام زۆر جار ینی قوتابیشمان هەبوون لە بەردەستی دەرسمان گوتوتەوە و لە هەمان کاتدا بە حکمی مقابلات و کۆڕ و سیمینار و ئەوانش ئێحتیماممان پێداوە مەسەلەی ئەوەی هۆکاری نووسەراتی مەسەلەی نووسەراتی هەڵبەتە من خۆم بە نووسەر نازانم بەڵام سوپاس بۆ خوای گەورە لە چاو ئەو تەمەنەی کە هەمە ئێستا نزیک بڵێن 50 ساڵم ینی سوپاس بۆ خوا تاریخی نووسینم دێرینە لە مێژینەیە ئەبوو نمونە بەر لەوەی کە ئێمە پێش ئینتیفاازەی لە دەرێ بوون لە ئێران من لە 89 شتێکم نووسی نامیلکەیەک لەسەر قەزیەی کورد بە حکمی وەی کە چاپ نەبوو کاتە چاپ نەکرا ساڵی 91 کە گەڕاینەوە لە ئینتیفاازەی ینی خەڵک مەشغول بوو کەمتر وابوو یعنی شت چاپ بکرێ و فعالبی بە هەر حاڵ ساڵی 92 چاپەمەنی فعالتر و چالاکتر بوو ئیتر ئەمنیش لە 92 زیاتر کەتمە بابەتنووسین و کتێب و نامیلکە نووسین بۆ نمونە لەو کاتیەوە بابەتم لە گۆڤارەکان بڵاو کراوەتەوە لە 92 بەسەرەوە و نامیلکەشم هەنە و دەرچووینە تا دەگاتە ئێستا ئەگەر بێت و تەماشە بکەین سپاس بۆ خوای گەورە نزیک 70 کتێب و کوڕاسە دەبن نووسینەکانیشم دووسێ جۆرە نووسینی خۆمە جۆرەکیش تەرجەمەیە لە عەرەبی وەرم جێڕانەوەتە سەر زمانی کوردی و نووسینیش ئەوە لەوانە بەشێکی زۆریان چاپ و بەشێکیشان بە تایب کراوی هەن لەبەر ئیقتیدار نەبوون نەمانتوانێت بە تەبع بگەن دەنا زۆر حەزم لە نووسینە و تر نووسینم زۆرە لە فەزلی خوای گەورە بە فەزلی خوای بە حکمی ئەوەی کە خۆم شەیدا و خولیای خوێندنەوەم زۆر جار دڵم بەخۆم دەسووتێ ینی لەوانەیە بە ژیانی خۆم نامڕتابم کە کاری سیاسی و ڕێکخراوەیی دەکەم لەبەرەوەی هێندە مشتاقی خوێندنەوەم حەز دەکەم کە تەواو متەفەڕیق بم بۆ ئێحتیمامدان بەخۆم بەڵام بە حکمیەوەی لە ناو کاری سیاسی و ڕێکخراوم بۆم ناڵوێ بە هەر حاڵ لەگەڵ ئەوەشدا کە ینی سپاس بۆ خوای گەورە لە شەو ڕۆژێکدا شتێک دەنووسم لە شەو ڕۆژێکدا شتێک دەخوێنمەوە ینی متاڵەعەم بەردەوامە سپاس بۆ خوا مەکتەبەیەکی باشم هەیە ئەو مەکتەبە هاندەرە پاڵنەرە بۆ من بە هەر حاڵ لەو سۆنگەیەوە پێچەوانەی دەکەمەوە کە من ڕوو لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم لە میلەتی کوردەکەم بە تایبەتی لە چینی ڕۆشنبیر و گەنج کە من هەست دەکەم ئێستا بەڕاستی خوێنەری جددی کەمە تەنێنە لە ناو ینی تەنانە لە ناو داعی و بانخواسان و سیاسەدوانان و سەرکردەکانیش ینی هەندێک کەس بە پەنجەی دەست دەژمێردرێن دەگمەنن کە زۆر دەخوێن و ئیحتیمام بە خۆیان دەدەن ئەوانش دیارن دەرکەوتون و هەڵکەوتون ینی بەرەو پێشەوە چوون بە هەر حاڵ ینی ئەهمیەت و ئەرزشی خوێندنەوە بەڕاستی هەر میلەتێک بیە و میلەتێکی زیندووبی دەبێ خوێنەرێکی ڕاستەقینە و جددی و کارابی ینی خوێندنەوە کاریگەری زۆری هەیە لەسەر
ئینسان بیرکردنەوەی ئینسان ئەو ئینسانە جا وەکو تاک وەکو کۆمەڵگا یعنی ئەگەر بێت و خەڵک باش بخوێنێتەوە ئەو خەڵکە باش تێدەگا پێدەگا بەرەو پێشەوە دەڕوا و میلەتێکی زیندوو دەبی خاوەن هەڵوێز دەبی و خاوەن ئەزمون دەبی و ئازادیش دەبی بە پێچەوانەوە ئەگەر نەخوێنی تۆ دەبێتە کۆیلا ئیدی ینی بەڕاستی من زۆر پێم باشە ینی خەڵک ئیحتیمام بە خوێندنەوە بدا ستا تەماشە دەکەی چینێکی گەنج تخوا حەیف نییە زڵم نییە یعنی ئەو هەموو کتێب و سەرچاوە هەبن تەنانە لە ئەنتەرنێتیش نێن ئیسیفادە نەکەن بەڵام بە پۆبجی و بە ئەتاری و بەشتی تافی و کەم و ئەوانەوە خەریک بن ژیانی خۆیان بفۆتێ ینی ئەگەر کەسێک ئەفۆن ینی بەڕاستی دەوێ پێبگا ببێتە سەرکردە ببێتە هەڵکەوت و ببێتە دانیشمەند و دانیسکا بەڕاستی پێویستە ئێحتیمام بە خۆیدا بخوێنیتەوە بەوە پێدەگەین ئێمە پێمان باشە کە لە نێو هەموو ماڵێک مەکتەبێک هەبی ئەگەر مەکتەبەکە بچووکیش بینا بکرێ بەڵام کورگوتەنی ینی با ئەو پەندە بەسەرماندا جێبەجێنێ وەک دەڵێ ینی کورگوتەنی زجی تێر ئاگای لە برسی نییە مەبەستم خۆ کەس نییە بەس بەڕاستی ئەو قسەی بۆ خەڵکی هەژار و نەدار دەکەم دەبێ مڕاعاتیان بکەین لەوانی هەندێک داک و باب هەبن پیان خۆش بی مناڵەکانیان دکتۆرا بەدەستبێنن یا مەکتەبیەکی گەوریان هەبی خەڵک مەسەلم برێن منداڵەکانیان بخوێن و بەڵام لەوانەیە ئیقتیداریان نەبی بەس کاک زریانی بەڕێز دەکرێ بەدیل و ئەلتەرناتیڤەکە بەدیل و ئەلتەرناتیڤەکە ئەوەیە با مەکتەبەیەکی گچکیان هەبی با بۆ نمونە خەڵکێک کتێبیان هەیە با کتێب لە خەڵک بە ئیستیعارە بەخواستن وەربگرن پێم وایە لەسەر ئەوە پەک نەکەوتووە بە پێچەوانەوە هەندێک ماڵ دەبین مەکتەبەیەکی گەورەشیانە مەکتەبێکی خنجیلانەشیانە بەڵام مناڵەکانیان ناپڕژێنە سەرەوە جا ئەگەر دایک و باوکەکان بۆ خۆیان خوێندەوار بن ینی بخوێن و ئێحتیمام پێ بدەن پێم وا دەیکەنە نەریت و کولتورێکی باش بۆ مناڵەکانیش تەقلیدێکی باش دەکەن و بەڵام ئەگەر داک و بابەکان کتێب بە فشە بزان و ئێحتیمام بە خوێندنەوە نەدەن و مناڵەکانیش بەو شێوەیە پەروەردە دەبن ئەگەر لە داهاتوو مناڵەکانیان کەوتن یا ساقیت دەرچوون باگلەی لە خۆیان کە نەگلەی لە منداڵەکانیان کە.